فايز بازنجي ناب شوالتك وناب ساعتك وناب روجك كان دكتور شوقي ورسول يعني ده دكتور شوقي السندي مانسا محمد غالبی سید مصطفى برزنجی و مناح احمد فایز برزنجی زۆری بۆ کورد کردو ماوەیەکی باش قونسوڵێکی باشی نوێنەرایەتیکردنی ئاستی زانست و زانیاری سلێمانی بووە هەرێمی کوردستان بووە بەخششی زۆرە و داهێنانی زۆرە بە بۆنەی ئەحمەد فایز بەرزنجیەوە سەرنج و فۆکەسی زۆر ناوەندی ئیسلامی لە کاتی خۆی هاتۆتە سەر کوردستان و با بڵێن وڵاتی کوردان. ئێمە لە ئێستای واجبمانە بە وەفا بین بەرامبەر ئەو کەسانی کە لە ڕابردووە بەخششیان هەبووە داهێنانیان هەبووە هیمەتیان کردووە یعنیەوە صرف واجبێکی ئەخلاقیە بەدەر لەوە ئێمە لە ئێستایە پێویستمان بە نەتەوەسازی هەیە پێویستمان بە نیشتیمانسازی هەیە یانی مەسجێک بە جیلی نوێ بە گەنج بەنەوەی نوێ کە ئێمە مێژومان پڕپڕە لە شاکەڵەپیا و پڕپڕە لە خەڵکی گەورە پڕپڕە لە زانا پڕپڕە لە داهێنەر لە خاوەنی بەرهەمی گەورە ئەرکێکی تەواو لە جێ خۆیەتی لەم سۆنگە و سیاقەوە بوو بیرمان لەوە کردەوە کە دیدارێکی زانستی بۆ سەید ئەحمەد فایزی بەرزنجی ناسراو لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕێک بخەین و ئێستای کوردستانیش ئاشنا بکەین بە ئەحمەد فایز بەرزنجی ژیان و بەرهەم و فکر و بەخشش و بەرهەمەکانی. ئەحمەد فایز بەرزنجی کەم تا زۆر ئیشی لەسەر کراوە لە هەرێمی کوردستانیش ئیشی علمی لەسەر کراوە بەڵام ئەمە دەرگاکردنەوەیەکی باش بوو لەمە دووە کەرەستەکانی ئەحمەد فایز بەرزنجیمان دەرخست بەرهەمەکانیمان دەرخست توێژەران نەتوانن بەڕاستی ئیشی باشی لەسەر بکەن و لەمە دووە ئەحمەد فایز بەرزنجی و کارەکتەری و کەرەستەکانیشی هەیە کە ئیشی لەسەر بکرێت. باسەکەم کە وا منتان کرد و ئەتانەوێت لەسەر زانایەکی گەورەی کورد زانایەکی گەورەی نەوەی شێخ حەسەنی گەڵەزەردە کە سەید ئەحمەدی فائز بەرزنجی ئەم پیاوە هەر بە بنەماڵە هەر بە خانەوادە خاوەنی علم و زانست و ئەدەب بوو و مێژوویەکی پرشمداریان هەیە لە مێژووی میلەتی کوردە و لە مێژووی پێگەیاندنی خەڵک و ڕۆشنبیری و ئەدەب و ئاین و کۆمەڵایەتیدا. ئەم سێحمەی فائیزە یەکێکە لە پیاوە منەوەرەکانی گەلی کورد لەگەڵ منەوەرێکەیە ئەگەڕێتەوە بۆ ساداتی بەرزنجە و کوڕەزای لەنەوەی شێخ حەسەنی گەڵەزەردە. من نازانم ئەوەندەی کە لەسەر سێحمەی فائیز خوێندومەتەوە ئەوەندەی سێرم کردووە و لەو دوو کتێبەش کە نووسیومە بە ناوی خانەوادەیەک لە مێژوودا شێخ موسا و شێخ ئیسای بەرزنجی نەوەکانیان لەوا زۆرم باس کردووە ئەوەنەی لە سێحمەی فائیز خوڵبوومەتەوە کەم کەسی تر هەبووانە من چونکە بەڕاستی خاوەنی ئەو کە زنسەنەیە کە بەڕاستی شتەیەکە ناوازە لە علمە ناوازە لە ئەدەبە ناوازە لە زانستە یعنی بەڕاستی من هەچەنێ سەیری ئەومە کرد ئەوەش کە وەختی خۆی مامۆسا خاڵ ڕەحمەتی کە تاقیق کردووە چاپی کردووە یەکێکە لە هەرە بەرەندانراوە ناوازەکانی کەوا ئەزانم وەکو مامۆستا سەلاح بەرزنجی دکتۆر سەلاح بەرزنجی باسی کرد و ئەزانم کەم کەسەیە ڕەنگە هەر نەژبێت بەو هەموو زمانە بەو هەموو وردەکاریە ئەو کتێبە بنووسێ. ئەمە خۆی جێگەی شانازیە و ئازانم هەرچی بۆ بکرێ بۆ ئەحمەد فائیز بەڕای منەوە هێشتا هەر هیچی وە نەکراوە. بەلای منەوە گرنگ ئەوەیە ئەو 21 کتێبەی کە ئێستەکە هەیەی چاپ بکرێن و بێنە مەکتەبەی کوردیوانەیە بۆ ئەوەی خوێنەری کورد کەرتی لێ وەربگرێ و پێشنەوەی لەسەر بکە کە کتێبەکانی بەداخەوە هەمویان بە زمانی
عربي تركي وعربي وطبعا وفارسي شيء بەڵام خۆزگە زیاتر کتێبەکانی بە کوردی بوونایە بەڵام بە کوردی ئەو شتێکی ئەوتۆی نییە هیوادارم ئەوانەی ئەم ئەرکیان بینیوە ئەم بڵین گەنجینەیە تەواوی دۆزنەوە بتوانن بە چاپی بگەێنن ناوەڕۆکەی بە چەند زمانی نووسێتی وەڵای ئەو فەنەیە و کردوێتی بەخوا ئەچەنێ من سێن و کە پەیم پێ نەبن یعنی ئەوەنە وردەکاری و ئەوەنە بە عەقڵێکی زانستیانە کردوێتی کە تۆ ناتوانی بەڕاستی هەموو خوێنەری ئێستا باوەڕ ناکەم لە سات دوو توانێت زەفەر بۆ خوێنەوە مەگەرێکی خاوەنی توێژینەوە بێت و خاوەنی ئەوە بێ لە ئەرچی فائیشی کردووانە لەبەرەوە ینی بەڕاستی ئەو کتێبە کتێبێکە پێویستە بەڕاستی زۆری لەسەر کردە بۆ ئەوەی هەموو ئەو خانانەی ئەو یازدە خانەی کە هەیەی هەمووی ورد بکرێتەوانێ بۆ تۆ من فڵان یەکێکتر لێی تێبگا چونکە من ئێستا ڕەنگە شتێکی لێڵ کڕێنم بەڵام بەخوا تۆ ڕەنگە لێ هەڵ نەکڕێنی گەنجێکی دوای من و تۆ هەر لێ هەڵ ناکرێ نایخوێنێتەوە لەبەرەوە پێویستی بەوەی ئەمە توێژینەوەی وردی لەسەر بکرێ و لەسەر خاڵخە لەسەر خانخانی توێژینەوە لەسەر کرێ بە توێژینەوەکە تۆ من و هەموویەکی تر ئیسفادەی محمد خلیلی سید مصطفى بەرزنجی و مەلا ئەحمەدی دكتور شوكت السندي بابتك بيشكشك بنامي دراسة كتاب أبهى الدلائل في علم العقائد. رحمة الله كشاهد في بابتنا. أما دبي لجا طبعا بو جيروكا منو الشيخ أحمد فايز بازنجي نفس شهادته نفس ساعته